كاكا جيان مانونه بي يا اخوا بخير بسر تشاو بخير يا اخوا فرمو امريكا اول ناو دي پرسیاری مالی چو خاسوارم کروتیان لسر سابات و باخوشتکیتی وما شاء الله إيره همي باخو سابات نازانم لشوية توي زاني راسك شو خساري خوما بلا أو يسال باخكيتي أرو والله من نظام فرمو شو خساري فرمو لا أنا عزيزني فرمو تشاودي أستي ريدني يا ربي رولا بخير نيتو ممنون يا أخوة أو دموشكي باشا بله أزاين شي تو مردو مربع بس شون أغيني ئازای تۆ بەس باشی بەس بۆ باشی ها بە خەڵق بڵێ هیچ نییە و بڵێ بەس من باشم تۆ بەس بۆ نەباشی پری قسە بێنی تۆ ئەزای تۆم کردۆ بەچی تۆم کردووە بە لێپرسرایی بەشی فیتنە باشە ئادەی عەبە عزیزەی براکەمەی لەیلەکەم أرجعنا بلمشي لقل شرخي أفلاكا سيدي كتشون أبيد ماوي كل بناخي خاكا واتشاك إنسان لمبا سراكا برام خوايشي نعبد جناكا تاكيا ونبيني بفريت يناكا أيوان أمان أنجا عليه نتاو خزم وخيشي خراب حتى أتواني هالراكب أي شون قربان ميوان من هاو ميوان؟ بالي السلام عليكم. السلام ورحمة الله. وصل أو تختيم مدانك. شباب مش في الله كان بدأ كم. يا أخوة بخير لي يا أمر. بي باش يا أمر. يا أخوة سلامت بي. مساك وطن. أمنا ورنا كردوا. سلامت بي يا أخوة. يا ربي بخير بي. يا أخوة. يا ربي أوصل طيلي ورقة. يا أخوة بخير. سلامت بي. استا حزمك يكبر بمبا أرزالة بكيتا بس بسيد دنيا. هموي ما فروشو خما نسان روشت ومال نشاركي. إن شاء الله كيلو يقول تبيله. دقينا بيزاك. لا تختي لابا. يا أخوة بخير بي. سلام بخير بي. فرمو. بخير بي. بخير بي. يا أخوة بخير بي. عام وزازور بينا كردي. سلامت بي. يا أخوة بخير بي. فاضل. دوزي عوم يو بين الرولا. يا أخوة بخير بي. بين أخوة بخير بي ستشاوم دكتور. يا أخوة بخير بي ستشاو. أو خلا بخير بي. توه هنا. فرمو بالي. يا أخوة لشي فاضل داوشة. يا أخوة بخير بي. دانشة لشو نقول. لاش بخير ني. يا أخوة بخير بي. شرشق مكان. سلام. عشرة جاني يا أخوة بخير بي. خلي بخير بي. أخوة كريم مو بخير يعني أخوة بخير بي ستشاوم والله أمنا ورونا كردو. أما لا عشرة قومي خو معنا. دكتور غريبة العشرة خو معنا أي شون. دكتور جان يا أخوة بخير بي خو شرابي وخيام بخير بيت. خطوار هاتوي بو إيراليم هني جار منسكم قرم بالقبل وقلكم. واحد أخوة كريم. شو خوازي لي بين لا كاكيشا من دكتوري تندرسيني من دكتورة ميلا ميجوا لبروا يا مالين دكتور يعني شو خاجان أم دكتورة لأن خوشي وداو درزي ناس أنا بس أنا كنا كتب إيه دكتور يا مسافر نا خزمان من أزايش وانا دكتور يعني تو آموزاي مني تو لخيون وبوشتي مني انجاب بو هالشي خاتبي بو أمدية دي خوت أنا يعني هيج منتي جيتيانيا واحد إشي هبقى ما بكري أي خينا سلمان انزا آموزاي كان شانسي تو میوانێکی زۆر خۆشەویستم هەیە ئەمە کاکە عەبەی پەروانەیە و شاعیرە ئەمە لە تیرەی قرمتیەکانە یعنی ئەمەنە شیعری باش ئەڵێ هەرمە پرسە عەبە گیان ئێستا شیعرێک بۆ بڵێ ئاها بمان هەژێنێ خۆ دەزانی من حەزم لە شیعری قەدیمی ئاهایی باو با پیلان و ئەمانەمان بزانم چی بام بۆ بەستە چاوچە خاجان ئەم گوندی شێرانە پر لە قارەمانی زەمانە پیاوانی ئەم گوندەی خۆمان هەموو زیرەک و پاڵەوان چۆچیان بە دوژمن داداوە هێرشیان پێ بردوونەتە دواوە
شاعری کوێخام ڕازیم بەم حاڵە بەڵام جارجاریش کیسەم بەتاڵە. ئەمە شعری خۆتە؟ بەڵێ بەڵێ هی خۆم هی خۆتە هی خۆ نییە. لانەی خۆی نییە شعرەکانی ئەم دەستگیرووە ئەمەی باو باپیرانێتی بۆی ماوەتەوە. جوانە بەڵێ بەڵێ مهمە دەست خۆش. کوێ خاژەمۆنی خواردنەکەی حاضر ئەڵم ئەشگاری بانە خواردنەکە دەڕۆ دێ لە حەزی کرد دێ هەسەتانە هەسە ئابرە خولە تۆ دەبەرێ. ئەرە مەحموونە بۆ میوەیە بەڵێ کوێخا فەرستۆ شۆنی داگەل لە خۆ بێ ماڵێ بە قورت نەگیری تۆ داگەل هەموو حادیسەیە بێ بۆ من تخوا ئەمە زەلامە خاکیان خەجاڵەتم خەجاڵەت تخوا معقولە چوار ئیشی پێەکەی یانزەی غەڵەتە ئەوەی بەرقات مسمعی دیارە والله. هەر یەکێکی و گرتی ناوی لەڵاو بڕایە خاجان ئەتەسامۆتان نەجیێت باشە دەی ملشکێ لەچوو ئەزانن ئێوەم بۆچی بان کردو بۆ ئێرە دەی لە هەلوکێن بووە ئەمە چییە کوێخە؟ چوو زانم وەڵای گیرم کواگەکە دەچێت ماشەمە بووە چوو زانم شێت بوو ئیجا کاکە گیانەزانی ئەوم بۆ کۆ کردوتۆ لێرە چەند شتێک هەیە ئەمەیە پێتان بڵێم بەڕاست چەند شتێکی ئەوێ پێتان بڵێت ئەمە دکتۆر غەریبە ئەمە دکتۆرە؟ بەڵێ دکتۆرە ئەوە دکتۆرە ئەمە طبعا ئامۆزاش چیتە؟ ئامۆزامە بەڵێ یعنی لە خڵتەیەکان بەڵێ لە خڵتەیەکان باش ئەنجا بن و بنەچەی خەڵقی ئەم دێشە ئەنجا بن و من چەی خەڵکیم دێ وەکو هەتەشی تاگوێتان لێ چەنە باسی نە ئەنجا بەڕاستی کوێخە حامید ئەمە مێژوو نووسێکی تا بڵێ مهمە ئەنجا هاتووە بەتەمایە چی بکە بەتەمایە مێژوویەکی زۆر جوان لەسەر ناوچەکەی خۆی بنووسێ کە ناوچەی ئێمەژەکە لەبەرەوە کە ئێوەم بان کردووە ئێوە چیتان هەیە چیتان نییە پێی بڵێن و بۆ ئەوی بیخاتە سەر دەفتەر و قەڵەم و بینووسێ یعنی کوێ خاگیان کاک دکتۆر تەشریفی هێناوە مێژووی ئێمە بنووسێتەوە بەڵێ مێژووی ئێمە بنووسێ ئەی کورە دەبا بینووسێتەوە کورە خۆ هەموو عالە مێژووی ئێمە ئازانێ ئەی چییە با بینووسێ بەس ئێمە مێژووی ناوچەکەی خۆمان ئەزانین چییە و چی نییە ئیتر چی پێویست بە نووسینەوە یاکە ئەشهد و مابیللا ڕازەکەی دوای ئەوە ئێمە خاوەنی مێژووی خۆمانین هەر کەسێکی زانیاری تەواوی ئەوێت با بچێ گوێ لە عەبەی شاعیر بگرێت ئەوەی کە عەبەی شاعیر ئێڵێ زانستی نییە لەبەرەوەی هیچ بەڵگەیشی لە پشتۆنی ئەم ناوچەی ئێوە زۆر لەوە گەورەترە کە عەبەی شاعیر باسیەکە من ئەبێ پشت بەستم بە بنەما زانستیەکان بۆ نووسینەوەی مێژووی ئەم ناوچەیە یعنی کاک دکتۆر بەم قسەی جەناب تابێ ئەوەی کە عەبەی شاعیر وتوێتی و ئەیلێ هەر هەمووی درۆیە من ناڵێم درۆەکە من ناڵێم ڕەنگە ڕاستیشی تابێ بەڵام هیچ بەڵگەیەکی لە پشتۆنی دکتۆریان ئێستا ئێمە چیمان لەسەرە بۆ بکەین چۆن یارمەتی بین ئاها ئەزانی کاکە ئێوە چی بکەن ئێوە ئەبێ هەمووتان بگەڕێن لەم گوندا لەم ناوچانە هەچی بەڵگەیەکتان دەستکەوت ئیتر ئەگەر بەردێکی کۆن بێ ئەگەر نامیلکەیەک بێ ئەگەر وێنەیەکی کۆن بێ ئەگەر هەچی شتێک بێ کە پەیوەندی بە مێژووی ئەم ناوچەوەی بێ بیهێنن بۆ من منیش لای خۆم دای ئەنێ باش دراسەیەکەم ئەگەر زانیم شتێکم لێ هەڵکڕان ئەو کاتە منیش لە کتێبەکەی مێژووی ئەم ناوچەیە نووسمەوە یعنی دکتۆر گیان ئەو شتانەی کە بۆ دەهێنی ئەو شتە کۆنانە لەسەر چیقابوویمان بۆ ژێڕیتەوە بەڵێ هەموو بەڵگەکانتان بۆ ژێڕمە ئێستا کوڕینە ئەوە داواکاریەکەی دکتۆر بوو تێگەیشتن لێی بەڵێ تێگەشتی لێی کاکە حەسن با فریاکەوین بۆ ئەوەی شتەغاری بۆ جێبەجێ بکەین بەخێر بێن دکتۆر لای تۆ بەخێر بێن خواتان لەگەڵ خواپیستان بێت مەحمووانە بەراودی و تا لە تۆ بچۆ بۆ دوور شۆ بۆ دوویشمێ شتێکی باشی کرد ئەی شۆ چۆخە ئابەسە بەڵێ چۆن یامۆزە چۆنی ئامۆزاژیان باشی چیە کردی بەڕاست ئەرەوەڵڵا شوێخاژیان کردم بەڕاست کورە ئاخر بۆ خاتری خوا ئامۆزە کاکە ئێمە حەیامانەچی ئێمە ئەو هەموو ماڵوی نەمانەیە حەیامانەچێ بۆ خاتری خوا نابێ قەسابی تخوا دڵێ نەیە شازانی چی من خۆم وان پێخۆشە و ئیشەکەی منیش پێویست بەوە کە خۆم بڕۆمە دەرەوە
والآخردا وانە بێ من حەزەکەم لای من بی ئامۆزاگیان ئەزانم قوربانتم بەس بەخوا فەرقی چی خۆ هەر لەناو ئەوەکانی منیش هەر ئەوەی ئەچمە دەرەوە و ئیشەکەم ئیجابەکە و دەستەکەم و بە نووسینی مێژوەکە و کتێبەکە ئێستا تۆ ئەچی بۆ لایشی ئاخر وەڵی بۆ لای کەس ناچم ئەی ڕاستی بێ بەتەمام خێمەیەک لەو باخا هەڵەیەم و بەتەنیا و بۆ خۆ خەریکی ئیشی خۆمم تو خوا دەوەرە شەق مەبە ئاخر تو خوا ئەبێ ئێمە لەنا ئەو هەموو کەس و کارەیە تۆ بچی خێمە هەڵبەی ئەدێت خوا دڵێن نێشێ من خۆمان پێخۆشە با خەڵکی ئاوەیەکەش نەڵێن لە ماڵی ئامۆزای دانیشتۆ بۆی کتێب و مێژۆکە بەدڵی ئەو بنووسێتەوە باش شتێکی وام بۆ دروست دەکات ئامۆزا دکتۆر مانوو نەبی یاخوا بەخێر بێن سەر ئەو چاوانم هاتن باشی وەزعێ دەوەرە جێەکەی من دانیشە تخوا ئەمە ئەبێت تخوا ئەمە بێتەوە لەناو ئەو هەموو ماڵە خزمانەیە تۆ بێ لێرە خێمە هەڵی لەناو ئەو هەموو ماڵە خزمانە تۆ بێ خێمە باشە تۆ نەموو خزمەتیکە قوربانگیان خۆی ئەمەی پێ خۆش بوو چەنە بازی مەکە نانای کوێ خاجان بە چاوی تۆ بەسەری خۆ ئێرە بۆ ئیشەکەی من باش ڕوا هەبێ ئەجینا هیچ مەبەستێکی ترم نیە نەبە ئەخر خۆش خۆشنی وایە ئەنجا ئامۆزا ها ئەمەشم بۆ هێناوی ئەمە چییە؟ ئەمە چییە؟ بێ قەزابی ئەمە نامەیەکی زۆر کۆنە تێگەی ئەم نامەیە باسی چیەکە باسی تاریخی خەڵتەیەکانەکە بەڵێ لەمەیان نووسراوە کە کوێخایەتی لەم گوندەی ئێمەیە لە باو و باپیرانمانەوە بۆ خەڵتەیەکان ماوەتەوە ئەمەش دەسێ ئەمەش نامیلکەیە ئەمە نامیلکەیە؟ ئەمە نامیلکەیەکی زۆر کۆنە ئەمە ئەزانی چۆنە هەڵبژاردەی کۆمەڵێ شیعرە کە کاتی خۆی چۆن ئەم شیعرانەیان بەسەر بنەماڵەی خەڵتەیەکانە هەڵاوە بێ قەزابی ئەبێت تۆش لە کتێبەکەتە ڕێک باسی بکەیت ئەم خەڵتەیانە چیر و چیری باشە؟ باشە ئامۆزاژیان ئیتر بیرێ نەچێت جۆ بگرن ئەوە لێرە مەحمووشی بۆ دائەنێم بۆ خزمەکاری مەمنونی جەنابتە بم خولە بەرەولای خۆ نا چۆن دەڵێ چۆن دەڵێ آخر لەوانەیە ئیداری لەگەڵان نەکەم نا ئیدارسای ئالێوە بە لەو بندارە تۆزێ نەسیحەتیەکەم بۆ ئەوی بەباشی لە خێمەکە ئیتر کە تۆ ئەخەویت ئیتر منیش لە دەرەوەی تۆ لە دەرەوەی ها ئەبینی چۆن پاسەکە ئاوا بە دەوری ئەو خێمەیە ئەسوڕیتەوە باشە دێماڕی وەرە مەحموبا ئێمە ڕووی نوین ئەرێ باشە بووی بە تووتی ئەمڕۆ بەخوا کەری یاڵە وەرە بە هەنێشی پێم لەم بێرە خۆش شوێنەکەشی خۆش باش دەبۆستە دەبۆستە مەڕە جۆ بگرە خوڵە بە تارە تۆ بڕۆ بەس کوێ خایەشتی مهم چییە؟ نابێ بەتەنیابی دەبڕۆ بەچە؟ بەخوا کەری بەخوا ڕازەکە کەری ڕازەکە کەری جۆ بگرە خوڵە بە بەس بەجێی نایادی بزانێ کێ نایەت کێشتی پێیە چ شتێکی پێیە مادەکەی چییە؟ تێغی مووی یەکەیەکە بە تەلەفۆن ئاگادار یەکەیەکە بە تەلەفۆن ئاگادار مەکەیتەوە وەرە تو ئاگاداری من کرد چی تۆ ئەو شتانە چێنیتەوە قسەی من بۆڵیتەوە قسەی بمەڵێرەوە هەرچیەک بوو پێمەڵێ السلام عليكم. عليك السلام يا اخوة بخير يا حامد يا اخوة بخير بي باشا خير ولا شو انا نعم من هذا كان بكيوبم چۆخە چاچی چۆخە ئەوەی چۆم گرتووە هێستا حامیدە درێژی لایە ئەو سەڵکە سابوونێ سەرکە سابوون ئەم سەڵکە سابوونە ئیتر بێنمونێ و دانسقەیە حەز ئەەکەم لای جەنابی بێت تێگەی ئەزانی چیە لێرەیە ئەمە داستانی دەسەرە بەڕاستی سەرکە سابوون چییە بۆ خاتری خوا ئەم سەڵکە سابوونە داستانی لەسەرە وەختی خۆی باپیری من حەبیب بەک بەڵێ خوا لێ ڕازی بێ زۆران بازی گرتووە لەگەڵ چییە لەگەڵ باپیری سەعەیە حاجی حەمەمراد خوا لێ ڕازی بێ خوا لیان ڕازی بێ و
ئەم زۆران بازێ کە گیراوە لەسەر ئەم سەلکە سابوونە بووە والله خۆ ئافرم یانی ئەمە جایزەکەی بووە سابوونێکی قۆڕی هێلاوە ئەڵێ گوایە وەختی خۆی زۆرە بەزیێ لەسەر کردووە بەڵێ لەسەر ئەم سەلکە سابوونە بووە ئینجا باپیری من سێ جار حاجی حەمەمرایی بەزانوە و ئەم سابوونەی بردووەتەوانێ ئاداوە ئاگادار بە ئەو خێرا ئەو شتەی هێناوە بۆی پێش تۆ بیخات بیخاتەوە کتێبەکەەوە هەرێ تۆزی قووەت کە قووەت نەدوێ معاشی هەیە ئەوە نییە کوێخە هەموو گیان و ژانەکە شەڕەکانەکانی لەسەر چییە بێت لەسەر ئاوی باخ بەڵێ ئەنجا با پیرشم پیاوانە هەڵەسێت دوان لە پیاوەکانی خەڵتەیەکان ئەگرێ و ئەی خاتە ناو کەڵەڕەکە یعنی بەبارم تیانگرێ لای خواندا وەڵڵاهی چیان لیەکات هەلو کوێ خاجان ئەوە ڕەسوڵ ڕەسوڵە گوربە هاتووە قامچیە کێ بێ بۆ قامچیە بکتە سێ شەو و سێ ڕۆژۆک و ئەگوێڕنەوە بەڵێ سێ شەو و سێ ڕۆژ نییە لەو پیاوانایە قاپچێکی هێناوەڵێ وەختی خۆی ئێمە بەم قاچیە تێگەی پیاوەکانی عشیرەتی خەڵتەیمان هەموو فەلاقە کردووە لێ باپیرە فەلاقی کردووە یعنی هەوان بوون بۆ پیاوە کاتی خۆی پیاوی خەڵتانیەکانیان کردبێ ئەوە ئاڵێ چوە خاجا بم لێ بچێ و کەرەوە ئاڵێ زۆر باشە ئێستا چون عیلاج یەکەم گۆ بگرە فازل تادا هەستە با بچینە وێزەی ئەو ڕەسوڵە کرد پیاوە فازل السلام عليكم دكتور شاه عليك السلام شو خافنج بخير بي سپاسەکەم ئەڵێم خۆ ناساغ نی لا والله خرابني باش حەزم کرد یەکەم کەس بێم بۆنە ئەجا ئەو هەتیوە سەگەم پاچەکەشمان مابوو لەم ڕۆژانەیە فەوتانێتی والله ئەبواە بێ هێنایە بواە جوڕێ حەمام ماوە هێشتا کورتانی کەرماوەی مێژووی ئەی چۆن ناناری ئەوانێ ئەمە مێژوو ئەمە تاریخی مێژووی نییە بەرد بەڵێ بەرد ئەوە ئەسەریە باپیرە گەورم لە ناو کارێزەکە دەرێنەوە تۆ سێری دەمارەکانی کە ئەتۆ تو جۆم لێ بگرە فەرەژە گونکە هاتووە ئەڵێ بەردێکی هێناوەڵێ وەختی خۆی ئەو زەوی و زارانەی کە لەو مەنتیقایەتا بەدەستی عەشیرەتی خەڵتەییەوەی هەمووی ئەم بەردەکەی سەرمێنێ باپیرەم کارێزی دیا و هەڵی کەنەوە بەردەی تادۆزیوەتەوانێ وەڵا نۆرەی فەرەجە کرمۆڵە ئەوان شتیان کووە پێم بڵێ تاریخی ئەوان کامەیە ئەڵێ ئەو زەوی زارانەی کە خەڵتەیەکان دەستیان بەسەراگرتووە هەمووی زەوی زاری باپیرە ئێمەیە بەشک و ئینشەڵا بەم بۆنەیەوانێ بە بۆنەی تاریخەکەی تۆکەی نووسیتەوە بۆمان بگەڕێنەوەوانێ ئەڵەی دەماری دڵە ها بە چواردەورە ئەمە گلۆرێنی پێ کردووە نا ئەمە دکتۆر حەزەکەم وێنەی بگری لە پێشەکی کتێبەکە تا داینی بەخوا جوانە نۆرەی فەرەجە کرمۆڵە داوای زەوی و زار و هەرزەمان لێ بکە بەخوا تۆ شاکیانە نازیکارێم کۆخان هەمویان لاژکن ئەی چۆن قوربان تۆ جارێ با بچم کۆخان ڕەسوڵی بۆ بتەکێنم ڕۆکە پیاو مەباکە کۆخان ڕەسوڵ وەرە دەرەوە کۆخان ڕەسوڵ وەرە دەرەوە کۆخان ڕەسوڵ وەرە قارەمان خولە چییە هاڕارە لە چیە بۆ بامەکە کۆخا سوارە چییە خێرەوە هاڵوکتاوەتە سەرمان کۆخا بەڵێ کەی جەناب بووی بۆ پیاوە پیاو لە بنەماڵە من بخیت و فەلاقەیکەی ئەوە عەشرە دەزانێ ئەوە مێژووی عەشرەتی ئێمەیە هەی کوێ خاسوارە مێژوویەوە بەڵێ مێژوویەوە پڕە لە خیانەت و ڕاکرد و ترسنەتی ئەمە درۆیەکی شاخدارە بۆ کوێچی چمەلای دکتۆر کورە دکتۆرژی کەی وەختی دکتۆرە کورە فریای خۆ بکەوە ئێستا و حامیدە ها بەردەکە حامی بەک
لە لای دکتۆر بوو ئەی گوایە على ئاساس وەختی خۆی باپیرەی تۆ زۆرانی گرتووە لەگەڵ باپیرەی ئەوان سەر کێر سابون و تەپڵی تۆپانی بە باپیرە و کردووە و دۆڕانوێت لەبەردەمی ماڵی منایی جیلا هەموو شتێکن لەگەڵا خەبا پێ بڵێم تۆ پیاوەنە لەگە منە قسە بکە پیاوەچی ڕاوەستە ڕاوەستە کرە پیاوە ڕاوەستە خەنجەرەکە بێرەوە خەنجەر بەرە بە پیاو بەرە بە کۆرە بابەت تۆ باسی چیەکەی باپیرەی من چۆن نەدۆڕێ کورە بابە تۆ باسی چیەکەی باپیرەی تۆ چۆن نادۆڕێ کورە بابی جان ئەزانی چۆن باپیرەی من ئەوەنە بەقۆت بووە وەختی خۆی چڕنوقی لە کیسەوت گرتووە بۆ ڕقیە وەختی خۆی چڕنوقی لە کیسە گرتووە بۆ ڕقیە شەبێ ئێستا بچم یەک فیشێکی تانکی بڕی پیەوە نێ بەرەمە ڕاکە ئەسفەیە بێنە تۆ بوەسە ئەو پیاوان ناماقوڵەکە ئەوەی باپیرەی ئێمە کردوێتی کەس نەیکردووە باپیرێمە هیچ کەسی نەیتوانیەوە دیت بەفێ لە زۆرانە دەبڕۆ پیاوە ناماقوڵەکە هیچ ئەرە وەڵڵا خولە خوات دەبڕۆ دەی ئەگاوە ئاگای یەک بسم ئەوە تۆ بووی بۆ پیاوە بێتە سەر ماڵی من بووی بۆ بەرن مەهەی چۆنکە ساعة هەی وەقوتەنە فەرمووەڵێشی باشە جەناب لەکەیەوە باپیری من لە زۆران بازیە لەگەڵ باپیری تۆ شەڕیان کردووە دۆڕانێتی ئەمە لەکەیەوە ها جۆ بگرە ئەو پرسیارە لە من مەکە بڕۆ لە پیاوە پیرەکانی ئاوایی بکە بزانە ئاگایان لە زۆران بازێکە بووە کە حەبیب بەجی باپیری من چۆن سێژار تێگەشتی حاجی حەمەمرایی باپیری تۆی بەزانۆ لەو زۆرانێ کۆرە دافشە فش واڵا قسەی هیچ جۆ بگرە حەمی هەر ئێستاچی بەلای جەنابی دکتۆر سابوونەکە ژێنی تۆ ئەڵەی شەکرم شکانە و مەوزوعەوە نەبووە ئەگینا سەر و جۆلاکەوە شێنم سەر و جۆلاشم نەشکێنی بۆ کەس توانیوێتی سەر و جۆلاشم بشکێنێ هیچ و پوچی فێڕنەگولە وەت زۆر ژیان نەڕۆی ها تۆ زای لەگەڵ چیا قسەکەی ئەمەیە پیاو تۆ سەلکی سیری قنچکی پیازی مردۆمرێ تۆ چیت بەڕاستە بەسە جۆ بگرە حەمی خوا ئاگای لێیە زیاب ڕێزانی چی بزی دەرپێکەوە گربا ئاوا لوتەکەم هەڵە دێم هەتا خارجنی تاقی خدمە دەژۆ بگرە بە یەک نوکە کلاش نییە یەک نوکە کلاش خوا ئاگای لێ هەتاکو ئەو دی و ئاوایی دەنێرم ئەم لاولانەکەی ئەو پێ دەڵێم بزانە لەگەڵکی ئاقساکەی نەبابە دەفشە فش دەفشە فش کۆرەخباری مردۆمەرێ هیچ و پۆچ حامی تۆکێن ڕۆ با بڕێ ساعەسە ساعەتمان لێ بەش بڕۆ هەکتۆر هەکتۆر چی تێ خولە وڵا ئەفوو بکە لە ئیشی بکردی وازانە ژۆ خەریکین خەینەری چاکە بۆ بێنن نانا چا بۆ مێنەوازە چا بێنە ئەرێ باشە خەڵکی ئەوایی کەس نبینم پێ بۆی ئەم ناوە باش وڵا خەڵکی ئەوەی کەس نبینی بێ بۆ ناوە ئەی جوابەکە وڵا لێرەنی وڵا هەموویانە سجن سجن ئارەوە سجن ئارە وڵا سجن بوو ئەگەر مەسەلەی بەربوونیەوە بەدەست منە بوو نەمەژێژێکدان بەربن بەڵام داخەکەم بەدەست من نەبوو بەڵامیش کەلیمێکم مۆنیژۆی بۆ وەڵام چیان هێناوە هەر هەمووی سووتێنم واز لەم مێژوو ویستی نەمێنم پورە نەوەڵا کەرێتی وان نەکەی بە ئەوان کەرێتی وا بکەن تۆ تۆشتی وا مەکە باشەوە تەرێک نابنەوە باشەوە عیب ناکەن هەتیوان یەکتریتان کە لە پارچە کردووە باشە چۆ خاتۆ خۆ تۆ خوێن دەکوژانەوە
تۆ سڵح دەکرد ئەمە باشە وەڵڵاهی داوەشن لەم حاڵەتان باشترە ئەوە جەڕەسی شێوە جەڕەس قوربان ئەوە تەلەفۆنەکەی جەنابی کوێخایە تۆ ئەوجا بەڵەوە جەناب چوار بەرەو بە زووی بەڵێ ئەلۆ ئەمە شو حاجە جۆ بکە دکتۆر بە لەسە بووە لەسەر ئەم بەزمەی کە ناوتانەتەوانێت ئەڵێ ئەو شتومەکانی ئامەتە هەمویان سوێن بەڕاستە هێواش کاکە هێواش برا هێواش ئەخە جەناب ئەوە خەریکە مستەقبەلمانە فەوتێ برا زۆر باشە زۆر باشە ئەزانی چی خەڵکە ئەڵێ ئامۆزای دکتۆر ئامۆزا ئەڵێ عەسەبی بۆ تووڕە و توێتی چیان هێناوە بۆ تاریخی کەمیلیزم هەر ئەمە یەسووتێ کوێستەکانمان خۆت و ڕەمەکە شتەکانی لای منە دکتۆر جۆ بگرە ئەو سەدقە سابوونەی باپیرم کەیامی تێ کەوتم دازانی لەسەرە فەوتێ و فەوتێنم بەردەکەم کوا بەردەکەی باپیرم ها ئێستا دکتۆر ئامۆزا تۆ هەر بە تەمای مێژووی ئەم ناوچەیە بنووسی بەڵێ سوورم لە سەرۆی مێژۆ بنووسمەوە گۆ بگرە ئامۆزا وەخ پێم وتی ئەبێ لە پێشێکی کتێبەکەیە باسی بنەماڵەی خڵتەیەخان بکەیت بەڕاستی بنەماڵەی خڵتەیەخان بنەماڵەیەکی مەشهورە ئەمەی ئەم شتانیان بۆ هێناوی هەر هەمووی درۆیە درۆیەکی شاخدار و درۆ لە ڕاستیەوە کوێخام ڕاست دەکات ئێوە هەمووتان درۆکە وەرە کوێخان ڕاست ناکا کوێخاو لەگەڵ تۆشا درۆکە ئەسڵەن لەم ناوچەیە لە بنەماڵەی ئێمە مەشهورتر و چاکتریتیان نییە با هەردووکتان باش بزانن ڕاست ناکەن هیچتان ڕاست ناکەن لە بنەماڵی ئێمە ڕەسەنتر نییە لەم ناوچەیە دەفشە فرش کەس نییە شان با لە شاری بنەماڵەی ئێمە جۆ بگرە تۆ خۆ بەچی ێڕادی ها خۆ فەرز کردۆ بە سەرم خەڵکەیە ڕاستە بەچینێکی لێ هێواش بە پیاوناسان لە خۆیان زیاتر عیبە بەسە کاکە بەسە بۆ ئەچن بە گشتەکە ئێوە کەی وەکو بەشەر قساکەن ڕەوایە لەسەر شتێکی هیچ و پوچ مێژوویەکی ناشرین و تاڵاوە بکەن بەچی ڕابردوویەکی خۆتانەوە ناسن بۆ ڕابردووە ناشرینەی کە پڕە لە ڕق و قینە و دوژمنایەتی ئەیەوە نازانن بابیری کامتان لە کامتان پیاوتر بووە بۆ بیر لە نەوەکانی داهاتوو ناکەنەوە ئەوە تا هەموو گەلان بۆ نەوەکانی داهاتوو ژیانیان گۆڕی گوێتان لێبێ کە شەمە نەفەری ژیان بەجێی هێشتن ئەبێ چاوەڕێ بکەن شەمە نەفەرێکی تر بێ کە شەمە نەفەری مەرگە ئەگەر بیر لە ڕابردووشتان نەکەنەوە بیر لە برایەتی شتە جوانەکان بکەنەوە ئادەی شتانە بۆ بێنە بۆم بێنە خلا ئەمە مێژۆ جوانەکەتانە بیانە بێدەستم فەرموو ئەوە منەوە مێژۆمە ننووسیەوە